زانی خۆت تەنها مەسەلەکە موچە نییە، مەسەلە شکۆ و کەرامەتی ئینسانە. چیان بە ئێمە گوتووە هەرچیەک بێت ئێمە بەش بە حاڵی خۆم تەنها بۆ موچە نەهاتووم، بۆ کەرامەت هاتووم، بۆ ئەو هاتووم کە خەمی ئەم نیشتیمانەمە بەیانیەکی چوارە تاوەکو ئێستا کە ئێمە موچەیەمان دوومان وەرنەگرتووە. والله هەموو میلەت، هەموو مۆزەف، هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی یعنی هەمووی بێتاقەت بوو، هەمووی بێزار بوو لە هەموو شتێک بەڕاستی. پارە نایەن بەم خەڵکە، خەڵکیش پێویستی پێیەتی، یعنی هەموومان ئەوەی کرێچیە، ئەوەی مناڵی هەیە، ئەوەی تەلەبەی هەیە. نەک ئێمە یعنی فەقیر و هەژارەکانیش مەسەڵەن گەر ئێمە مەعاشێکمان هەبێ، پارێکمان هەبێ، ئەتوانین لایەکیش لە فەقیر و هەژار بکەینەوانە کە مەعاشمان نێنێ، ئێمەش ناتوانین یارمەتی هیچ کەسێک بووین بەڕاستی. ئێستا مانگی چەنە؟ مانگی سێ بەیانە دوو، بەیانی مانگی چوارە. ئێستا مانگی دوومان وەرنەگرتەوە کە بەو شێوە بێوە تا چەندێکە. هەموو مانگێک ئەمە دووبارە ئابێتەوە، هەموو مانگێ ئەمە دووبارە بێتەوە، نازام چارەسەرەکەی چۆنە و چییە. لە ڕووی ڕسمیەوە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لە دابین نەکردنی موچە کە لە ڕاستیە ئیشی حکوومەتە، ئەرشی حکوومەتە کە موچەی فەرمانبەرانی خۆی دابین بکات. ئێستاش پێمان ئەڵێن وەرن نیوە موچە وەرگن، ئێمە بە نیو موچە ڕازی نین، پارە لە بانقانیە نیو موچە هەیە وەرن وەریگرن، ئێمە وەری ناگرین.